ناتۆ کورتکراوەی هاوپەیمانی باکووری ئەتلەسیە کە هاوپەیمانێتیشی سەربازیە و لە ئێستادا 28 دەوڵەتی لە خۆگرتووە گەورەترین هاوپەیمانەتیە لە ئاستی جیهاندا. لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لە 4 ئەپڕێلی 1949 ناتۆ دامەزراوە و ئەمریکا سەرکردایەتی دەکرد لە بەرامبەر هەژمونی بلۆچی ڕۆژهەڵاتیدا بەگەڕخرا. ئامانز لە دامەزراندنی ناتۆ بۆ بەرگریکردنی وڵاتانی هاوپەیمانەتەکەیە لە کاتی هەر هێرشێک بۆ سەر یەکێک لەو دەوڵەتانەی کە ئەندامنتیایدا. لە سەرەتادا هاوپەیمانەتەکە لە 12 دەوڵەت پێکات بوو کە بریتی بوون لە ئەمریکا، بەلجیکا، کەنەدا، دانیمارک، فەڕەنسا، ئایسلەندا و ئیتالیا، لۆکسەمبۆرگ، هۆڵەندا، نەرویج، پۆرتوگال، بەڕیتانیا. دواتر لە ساڵی 1952 یۆنان و تورکیا هاتنە نێو هاوپەیمانەتەکە. لە ساڵی 1955 ئەڵمانیا و پاشتر لە ساڵی 1982 وڵاتی ئیسپانیا. دوا بەدوای ئەو لە ساڵی 1999 هەریەک لە وڵاتانی چیک و هەنگاریە و پۆڵەندا هاتنە ناو هاوپەیمانەتەکە. پاشان لە ساڵی 2004دا بولگاریا و ئەستۆنیا و لاتڤیا و لیتوانیا، ڕۆمانیا و سلۆڤاکیا و سلۆڤینیا بوون بە ئەندام لە ناتۆدا. لە ساڵی 2009دا هەریەک لە کڕواتیا و ئەلبانیا بوون بە ئەندام و پاشان لە ساڵی 2007دا شاخی ڕەشهاتە نیوڕێزەکانی ناتۆوە. ناتۆوە کێزێکی کاریگەر بەردەوام لە پرۆسە سەربازیەکانی جیهاندا ڕۆلی هەبووە، بە تایبەت لە جەنگی ڕزگاری ئەفغانستان و جەنگی بۆسنا و هێرسک، هەروە لە جەنگی عێراقیشدا ئامادەبوونی بەرچاویان هەبووە. لە دوای داڕمانی بلۆچی ڕۆژهەڵاتی زیاتر کاریگەریەکانی ئەم هاوپەیمانەتیە بەدیار کەوت و لە سەپاندنی ئاسایشی جیهانیدا بوون بە کاریگەرترین هێزی سەرزەوی. توانەدارەیەکانی ناتۆ لەلایەن وڵاتانی بەشدار لە هاوپەیمانەتەکە دابین دەکرێت. فەرماندەیەکی گشتی بۆ دانراوە و هەروها لە ڕووی ئۆپراسیۆنیشەوە هەر وڵاتێک بە پێی قەبارە و ژمارەی سەربازانی یان توانەداراییەکەی، هەروها لە ڕووی ئۆپراسیۆنیشەوە هەر وڵاتێک بە پێی قەبارە و ژمارەی سەربازانی یان توانەداراییەکەی هێزی لە خزمەت فەرماندەی گشتی هێزەکانی ناتۆدا وابەستە کردووە.